لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش سەو دەنگۆی زۆر هەن لەبارەیە گەری کشانەوەی ئەمریکا سوپای ئەمریکی لە ڕۆژاوای کوردستان و سووریا. قسەکە تەنها کەناڵێکی دیاریکراوی ئەمریکی کردوێتی، بەڵام بە دڵنیاییەوە لە ماوەی ڕابردووە ئەمە دووەم جارە میدیای ئەمریکی میدیای ئەمریکی و میدیای ئیسرائیل بە دڵنیاییەوە قسە لەبارەیە گەری کشانەوەی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا بکەن. وەکو فەرمی تەنها یەک جار ئەوەی یەکەمیان کاتێک میدیای ئیسرائیلی باسی لاگەری کشانەوەی ئەمریکا لە سووریا و ڕۆژاوای کوردستان کرد، دۆناڵد ترەمپ قسەیەکی دیاریکراوی کرد وتی من قسەی نەکردووە و ئەم مەسەلەیە پێوەستە بە استراتیژ و بیرکردنەوەی پێنتاگۆن استراتیژە سەربازیەکە قەرارنەوە ئێمە لە سووریا بکەینەوە یان نا، بەڵام ماوەیەکی کەمی نەبردووە ئەمڕۆکردنەوەی ترەمپ ئەو دووسێ ڕۆژە دووبارە باس لە ئەگەری کشانەوەی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستانەکرێ. لەم دۆخەی ناوچەکە پیاتێپەڕێ بە دڵنیاییەوە کاتێک کە پرسەکان بە هەر شێوەیەک لێکی بیتەوە بێبی بەستیتەوە بە استراتیژی ئەمنی و نیشتیمانی ئاسایشی ئەمنی و نیشتیمانی ئیسرائیلەوە بوونی ئەمریکا لە سووریا گرنگە یان نا، و جگە لەوەش بە دڵنیاییەوە پرسی بوونی ئەمریکا لە سووریا و ڕۆژاوای کوردستان دەکرێت بش بەسترێتەوە بە دۆخە سووریەکە خۆیشیەوە لەو نێوەندا هێزێکی دیاری کراو کە بەشی زۆر لە چەک و تەقەمنی ئەمریکای پێەیە هەسەدە هێزەکانی سووریای دیموکراتن لەگەڵ دیمەشقا لە گفتوگۆیان بۆ ئەوەی یەک بگرنەوە یان با بڵێین هەسەدە بچێتە نێو هێزە فەرمیەکانی کە وردە وردەیت لە دیمەشق لە شام دروست دەکرێن. لەم نێوەندەیە کرێ ڕۆڵی ئەمریکەکان چی بێ بەو پێی لە ماوەی ڕابردووە ئەوەندەی جموجوڵی هێزەکانی ئەمریکا لە باڵێن ڕوو لە ڕۆژاوای کوردستان بووە چەکی زیاتر و سەربازی زیاتر تەنانەت دروستکردنی بنکەی سەربازی کە سەیری ئەم جوڵاناکەی بە دڵنیاییەوە لەبارەی کشانەوەی ئەمریکا لە سووریا دەکرێت شانێکی پرسیار دروست بکرێ. سەرباری ئەوەش باسی عێراقیشەکەین ئەم شەو پرسی دیاریکراوی سووریا مەسەلە ئەمنیەکان جۆرێک لە نیگەرانیشی لای عێراقیەکان دروست کرده بوو، جار جار پرسی گەری سەر هەڵدانەوەی داعش جوڵی داعش بێگومان لە سووریا و لە عێراق بەردەوام قسەی لەبارەوە کراوەوە ئەم پرسە خودی داعشیش بە دڵنیاییەوە پێیوەستە بە ئەگەری بڕیارێکی ئەمریکی بۆ کشانەوە لە سووریا یان لە عێراق لە دوای هاتنی ترەمپ و بە تایبەتیش لە دوای با بڵێن ڕووداوەکانی یا قسێکەیە کە عێراقیەکان لەبارەی ئەو سووربوونەی پێشویان نەماوە بۆ کشانەوەی ئەمریکا لە عێراق پێدەچێت بڕیانێکی دیاریکراویان هەبێ ئەمریکا دەکرێت لەو بارەیەوە چۆن مامەڵە لەگەڵ عێراق و بوونی خۆی لە عێراق بە هەرێمی کوردستانیش بکە. من هەموو ئەمانە باسەکەم لەگەڵ بەڕێز فەرێغ جەباریاوەر ئەمینداری گشتی پێشووی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان و بە دڵنیاییەوە شارەزاییکی زۆری لا پرسە سەربازیەکانە هەیە. فەرێغ جەباریاوەر سڵاوت دەبێ، هیوادارم زۆر باشوی بە خێربەی بۆ زووم. پێم خۆشم جارش گفتوگۆت لەگەڵاکەم پرسێکی گرنگی تایبەت بە ڕۆژاوای کوردستان و بە دڵنیاییەوە دواتریش بە ئێمە لە هەرێمی کوردستان و عێراق گفتوگۆکەین. منەمەوێت ڕای ئێوە بزانم بە دڵنیاییەوە قسە و بۆ چوونەکان دەنگۆکان لەبارەیە گەری کشانەوەی ئەمریکا لە سووریا لە ڕۆژاوای کوردستان بیستوتە. سەرنجێکی ئێوە ڕای ئێوە خوێندنەوەی ئێوە لەبارەی کشانەوە و نەکشانەوە کە چۆنی ئەبینن؟ بەڵێ سڵاو لە ئێوەی بەڕێز، ئێمەش خۆشحاڵی جارێکی تر لەوەی بەڕێز لەم بەرنامەدا بەشدارین. سڵاو لە هەموو ستافەکانی زووم بە شێوەیەکی گشتی. دیارە وەکو بەڕێستان باستان کرد بە شێوازێکی ڕوون کە ئەم دەنگۆیەکی بەتایبەت ڕۆژنامەگەری بوو زیاتر وەکو ئەوەیە کە لێپرسراوێکی باڵای ئەمریکی باسی کشانەوە بکات. دیارە ئەوان ڕەنگە پشتیان بەستبێ بە لێدوانێکی پێشتری ترامپ کە باسی ئەوەی کردبوو کە ئێمە نامانەوە خۆمان تێکەڵ بە کێشەکانی سووریا بکەین و خۆمان دوور ئەگرین لە دەست وەردان بە تایبەتی لەو هەلومەرجە و یعنی بە شێوازێکی وا لێدوانێکی دابوو
دیارە لێکدانەوەی بۆ کرابوو کە ڕەنگە ترامپ بڕیار بدا بۆ ئەوەی کە هێزەکانی لە سووریا بکشێنتەوە، بەڵام بۆکو هەر بەڕێستانش ڕوونتان کردەوە دوایی ترامپ بە شێوازێکی تر لێدوانیدا کەوتی من بە هیچ شێوازێک باسی ئەوەم نەکردو کە ئێمە لە سووریا کشێنەوە. بەڵام ئەگەر ئێمە بەراوردی ئەو بڵێن هەواڵەی کە بڵاو کراوەتەوە لە ڕۆژنامەیەکی بەحساب دیاری ئەمریکی دەربارەی مەسەلەی کشانەوە لەگەڵ واقعی حاڵ کە ئێستا کە هەیە لە ڕۆژاوا بەتەواوەتی ئەبینن ڕۆژانە هێزی نوێی ئەمریکی بەڕێ ئەکرێ بەرەو ناوچەکانی ڕۆژاوا. ئەلەم هەر لەم دوو ڕۆژە زیاتر لە 200 بار هەڵگر طبعا ئەوانەی کە بە ڕێگای پیادە ئاڕۆن، یعنی بە تایبەتی لە ناوچەکانی بڵێن سنووری سووریا لە هەرێمی کوردستانەوە پەڕنەوە بەرەو ڕۆژاوە و بەردەوام ئەو بنکانەی ئەمریکا بە تایبەتی لە ڕۆژاوە بڵێن جێگیر دەکرێن زیادە بن لە ناوچەکە و جگە لەوە ژماری هێزەکانی ئەگەر بەراورد بکەین لە نێوانی پێشتر و ئێستا پێشتر نزیکەی تەنها 500 بڵێن کەسی ئەمریکی یعنی لە هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوا بوون، بەڵام ئێستا بەرەو 2500 هەڵکشاون. جگە لەوەش بە بەردەوامی جگە لە ناردنی چەک و تەقەمەنی و پێویستی جەنگی بۆ ڕۆژاوا بەڕێ پیادە لە ڕێی ئاسمانیشەوە لەو فڕۆکەخانانەی کە هەن لە ناوچەکانی ڕۆژاوا بەهۆی فڕۆکەی بارهەڵگرەوە چەک و تەقەمەنی ئەڕوا بۆ ناوچەکانی ڕۆژاوا. لەبەرەوەی ئێستا زیاتر ئەمریکا گرنگی بە ناوچەکە ئەدا و ئەگەر بینە سەر لێدوانەکان بە تایبەتی مەسەرەن ئەو لێدوانانەی لەم دوسێ ڕۆژەی دوایی لێپسراوانی باڵای فڕەنسا بە تایبەتی کە وەزیری دەرەوەی فڕەنسا باس لە هەم کوردەکە و ڕۆژاوە ئەڵێ ئێمە بە هیچ شێوازێک پشت لە کوردەکان ناکەین و زیاتر مەقسەدی ڕۆژاوا بوو بە تایبەتی. جاوەڵا فەریق جەباریاوەر من بە تایبەتی دێمە سەر ئەو پرسەیەش بەس بە تەنها لە ئەمریکانا لە وڵاتانی ئەوروپا شەکەین، بەڵام ئەوەی من تێگەیشتم دیارە ئێوە با بڵێن ئەزمونێکی زیاترتان لە پرسی جوڵە سەربازیەکان و ئەوانە هەیە. ئەوەی لە ماوەی ڕابردوو ئێمە لە ئەمریکیەکان بینیمان لە هەرێمی کوردستان و عێراقەوە ناردنی هێز چەک و تەقەمەنی بۆ ڕۆژاوای کوردستان ڕنگ و ڕووەکەی لە ئەگەری کشانەوە ئەچێخۆ ئامادەکردن بۆ کشانەوە لە ناوچەکە بەگشتی یان نە لە ئەگەری ئەوەی کە شوێنی خۆی قایمتر بکات لە ڕۆژاوای کوردستان. تۆ خوێندنەوەکەی تۆ کامیانە؟ ناوەڵار بڵێن هیچ ڕنگ و ڕوویکی دیاردەی کشانەوە نییە، بەڵکو ڕنگ و ڕووی جێگیربوونیەکە لە ناوچەکانی ڕۆژاوا زیاتر. یعنی کە تۆ بە بەردەوامی هێز دەبەی و بنکەکانت فراوانەکەیتەوە لەو ناوچانە و بنکەکانت زیادەکەی لەو ناوچانە بێگومان ئەوە ڕنگ و ڕووی کشانەوە نییە یان دیاردەی کشانەوە نییە، بەڵکو دیاردەی جێگیربوونە. بە تایبەتی سووریا بەگشتی نەوەکو بەس ڕۆژاوا کە بەشێکی سووریایە، یعنی سووریا بەنسبەت ئەمریکاوە ناوچەیەکی استراتیجیە. دیارە هەموو لایەکمان ئەزانین کە سووریا یەکێک لە ناوچەکان بوو کە چەقی ململانیکی زۆر تون بوو لە نێوانی توانم بڵێن رووسیا و ئەمریکا، چونکە رووسیا لە ماوەی زیاتر لە 50 ساڵە لە سووریا جێگیر بووە و بنکەی سەربازی زۆری هەبووە لە ناوچەی سووریا و ناوچەی سووریا وەکو کەوتو بووە بەرەی رووسیا و بە تایبەتی لەم دوایەدا کە ئێرانیش، چونکە ئێرانیش حسابەکرێ لەسەر ئەو بەرەی کە رووسایە. فەریق وەڵام من دواتر هۆکارەکانی ئەوەی کە ئەکرێ وامان لێ بکە پێمان وابێ ئەمریکا مێنێتەوە ئەوانیش باسەکەین، لە داعشەوە دەست پێەکەین، لە پێشهاتە سیاسیەکانی سووریاوە دەست پێەکەین، لە پێگەی گرنگی سووریا لەسەر دەریای ناوەڕاست و بوونی با بڵێن ئەو بەندەرانەی کە بۆ ڕووسەکان گرنگن و ئێستا ئیتر ڕووسەکان لەوەیان بمێنەوە یان نەمێنەوە. بەڵام پرسێکی گرنگت باس کرد بەڕاستی لێدوانێکی دۆناڵد ترەمپ بوو. با من خوێندنەوەی خۆمیابی کەم بە پرسیارێکی دیاری کراو کە ئەڵێ خۆمان بە دوورەگرین لە با بڵێن لە
کێشمەکانی سووریا ئەوەی دۆناڵد ترەمپ باسی کرد مەبەستی ئەوەیە کە ناچنە نێو شەڕ و ململانیەکانەوە بەڵام بەومانایە ناکە لە سووریا بکشێنەوانێ باشە ئەگەر ئەمریکا با بڵین بوونی سەربازی هەبێ بەڵام بە شێک لە شێوەکان لە دوورەوە سەیری پێش هاتە دیاری کراوە سیاسی و سەربازیەکان بکە ئەمەش هەر مەترسی نابێ یان ڕاستیەکەی مەرج نییە دۆناڵد ترەمپ مەبەستیەوە بوو بێ هەرچیەک ڕوئەیە با ڕووبە ئێمە هیچ پەیوەندیەکمان پێوەی نییە نەبێ گومان ئەوان پەیوەندیان بە هەلومەرجی ناو سووریا هەیە وەکو باسم کرد سووریا بەنسبەت ئەمریکاوە ناوچەیەکی استراتیژیە ینی لە ڕووی ئەمنیەوە گەر هیچ نەبێ جگە لەوەی کە وەکو باسم کرد چەقێکی ناوەندێکی چەقی ململانی بۆ لە نێوانی ئەمریکا و لە نێوانی رووسیا و دوایی لە نێوان ئێران بەڵام ئێمە هەمومان ئەزانین کە ئیسرائیل و ئاسایشی ئیسرائیل بەنسبەت ئەمریکا ئەمە بابەتێکی استراتیژی گەورەیە لەبەرەوەیە سووریا گرنگە بۆ ئەمریکا بۆ پاراستنی بە تایبەتی ئیسرائیلیش چونکە پێشتر سووریا بوونی هەم سووریا وەکو وڵات و هەم بوونی ئێرانیش لە سووریا لەبەر ئەوە بە هەڕەشەیەکی گەورەیان نەزانی لەسەر ئاسایشی ئیسرائیل بە شێوازێکی گەورە بەڵام لێکدانەوەی ئەو بابەتە پەیوەستە بە پێشتری تێڕوانینی ئەمریکا بۆ هەلومەرجی ئێستای ناو سووریا لەبەر ئەوەیە تاکو ئێستا ئەمریکا دڵنیانیت سەیری زۆری لە لێدوانەکانی لێپرسراوانی باڵای ئەمریکی بە تایبەتی ئەوانەی کە هەواڵگرین کە لەم ماوەی پێشوودا باس لەوە کردووە کە هەتاکو ئێستا لە ئەمریکا یعنی سەرۆک کۆمار کە ئێستا هەڵبژێراوە بە حساب لە ناو لە سووریا ئەحمەد شەرع بۆتە سەرۆک کۆماری سووریا ئەوان تا ئێستا بەپێی ئەو لێدوانەی کە ئەو کەسەی کە دیاری کراوە یعنی پێشنیار کراوە بۆ دەستگای هەواڵگیری ئەمریکا باس لەوە کە ئەحمەد شەرع لای ئێمە هێشتا ئەو کەسەیە کە پێشتر پەیوەندی بە قاعیدەوە بووە و تا ئێستا ئەو بڕیارەی ئەمریکی لەسەر مەسەلەی دانانی بڕێکی پارە بۆ گرتنی یان کوشتنی ئەحمەد شەرع هێشتا لا نەچووە وتی تا ئێستا ئێمە تێڕوانینی خۆمان نەگۆڕیەوە لەو بارەوە لەبەرەوەیە ئەوان هێشتا چاودێری هەلومەرجی سووریاکەن کە بزانن دەستەی تەحریری شام کە دەستی بەسەر سووریا گرتووە بە شێوازێکی گشتی و ئێستا ئیدارەی حکومڕانی سووریا بەدەست ئەوانە کە لەلایەن ئەمریکاوە ئەمانە کۆمەڵێکی گروپی ئیسلامی تندڕەو بوونە کە پێشتر سەر بە قاعیدە بوونەوە ماوەیەک سەر بە داعش بوونان لەبەرەوەی ئەڵێ ئێمە جارێک دەستکاری هەلومەرجەکان یان ئێمە سەیری هەلومەرجەکانی ناو سووریا ئەکەین بەرەو چی ئەڕوە بەڵام خۆبەهێزکردنیان لە ڕۆژئاوا چونکە تاقەشۆنێک بە نسبەت هێزەکانی ئەمریکا و جگە لە ئەمریکا هێزەکانی هاوپەیمانان بەگشتی کە تاقەشۆن ئەمین بێت یعنی شۆنێکی ئاسایش دابین کە بۆ هێزەکانی ئەوان و متمانەیان بە خەڵکەکە و بە هێزەکانی ئەوێ بێ ئەوەیە ناوچەکانی ڕۆژاوایە لەبەرەوەی ئەوان گرنگی بە ڕۆژاوادەن و هەوڵ ئەدەن پێگەکانی خۆیان بەهێز لە ڕۆژاوەر یعنی بۆ ئەوەی وەکو ئێوەش باستان کرد ڕوونا با بێمە سەر قەلەقە ئیسرائیلیەکە دوو دڵیە ئیسرائیلیەکەوی پێوەستە بە ئاسایشی نیشتیمانی ئیسرائیلەوە بە دڵنیاییەوە ئەمریکاش لەو نێوەندەیە بە تایبەت لە دوای 7 ئۆکتۆبەر هەرچێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگوزارەیە سیاسی سەربازی تەنانەت ئابووریش پەیوەستیەکی یان لینکێکی ئەمنی بە دۆخی ئەمنی ئیسرائیلەوە هەیە ئیسرائیل تونتر ڕاستیەکەی لەبارەی تەحریری شامەوە قساکە و نایشارێتەوە کە هێشتان لە چوارچەوەی دوودڵیە بیان تێگەشتنە تیرۆریستیەکەیە سەیریان نەکەن و ئەم قسەیان بەڕوونی وتووە تەنانەت قسەی دەوڵەت لەبارەی تەحریری شامەوە بەو ئاراستەیەیە بێبوونی ئەلتەرناتیڤێکی دیاریکراو بۆ ئەم دوودڵیەی ئیسرائیل
لە ناوخۆی سووریا جا لە دیمەشقەوە بێ یان هەرچیەکی دیکە سەرباری ئەوەی کە ئێران نەماوە حزب الله نەماوە لەوێ پێبوونی ئەلتەرناتیڤێکی با بڵێن واکە هیچ مەترسیەک لەسەر ئیسرائیل دروست ناکە قرس نییە قسە لەبارەی ئەگەری ڕۆشنە دەرەوە و نەڕۆشنە دەرەوەی ئەمریکا بکەین ئەمە یەک دوو بۆی هەیە لە ئەمە لە ڕووی سەربازیەوە بە دڵنیاییەوە ئێوە شارەزاترن بۆی ئەم پرسیاراکەم بۆی هەیە ئیسرائیل لە باشووری سووریاش جوڵەیەکی دیاریکراو بکە بۆ پاراستنی زیاتری ئەمنیەتی خۆی لە سووریا لە باکووری ئیسرائیل لە باشووری سووریا بە دڵنیاییەوە بێگومان ئیسرائیل کاری خۆی کرد هەر لە سەرەتایی هەر بۆ پاراستنی ئاسایشی خۆی بڵێن کە وەکوتم دەستەی تەحریری شام هاتنە سەر بڵێن حکومڕانی کەوتە ژێردەستی ئەوان حکومڕانی لە سووریا و بەشار لەسەد سووریا بەجێهێشت ئەوان کۆمەڵێکی هەنگاویان گرتە بەر ئەگەر ئێمە تۆزێ بگەڕینەوە بۆ دواوە بۆ سەرەتاکانی ئەو ئاڵوگۆڕی کە لە سووریا داهات ئیسرائیل بە هەموو توانای خۆی ڕۆژانە هەرچی پێگەی گرنگی سەربازی سوپاکانی سووریا هەبوو لەوانەی پەیوەندی بە پێگەکانی ڕادار بە فڕۆکەخانە سەربازیەکانی سووریا بە فڕۆکە سەربازەکانی سووریا بە هەلیکۆپتەرەکان بە سەکۆکانی بڵێن ڕۆکێتەکانی سووریا بە عەمبارەکانی چەک و تەقەمەنی بە عەمبارەکانی چەکی کیمیاوی لە ماوەیەکی چەند ڕۆژێکدا بە چڕی ئەوانەی هەموو بردومان کرد و زۆری بڵێن ئەتوانم ژێرخانی چەک و تەقەمەنی گرنگی سوپای پێشتری سووریایی لەناو برد بە یەکجارێکی فەریق جەباریاوە یعنی تەنها ئەمە نا قسەیەک لەبارەی جوڵەی سەربازی ئیسرائیلەوە هەیە جگەل لە جۆلان لە ناو خودی سووریاش بەوەی کە لە باشوور جوڵەیەکی دیاریکراو بکات تەنانەت بگاتە تەنەفیش ئەمە لە ڕووی سەربازیەوە بۆ ئیسرائیلێک تا چەند منطقیە بتوانێت بگاتە تەنەف ئەگەر بەنیازی ویستێکی لەو شێوەیە بێ پێویستی بە بوونی ئەمریکیەکان نییە لە سووریا لە ڕۆژاوای کوردستان جارێک ئەگەر ئەو جوڵەیە بکات بەبێ ڕەزامەندی ئەمریکا هیچ جوڵەیەک ناکات بە دڵنیایی ئیسرائیل بێگومان ینی بە تایبەتی لە ناو سووریا بەڵام وەکوتم جگە من ئەمیستەوە و کەری قسەکانم بکەم ئەو جگە لەوەی کە هەوڵیدا هەموو ژێرخانی سەربازی بە چەک و تەقەمەنی و چەکی قورسی سووریا لە ناوبەرێ بە یەکجارێکی جگە لەوەش هەوڵیدا پشتێنەی ئەمنی خۆی فراوان بکە ئەوە بوو هێزەکانی خۆی کە لە جۆلان بوون جگە لە جۆلان یان ئەتوانین پانتاییەکی زیاتر لە 20 تا 30 کیلۆمەتر هاتنە ناوچەکانی پێشەوە و کۆمەڵێکی بنکەی نوێیان لە سووریا دروست کرد بۆ ئەوەی بڵێن مەترسی دوورخەنەوە لە سەر ئاسایشی گشتی و تەنانەت هەندێک لە هێزەکانیان چوونە هەندێک ناوچەی سەرچاوی ئاوی بوو تەنانەت بۆ دیمەشقیش یعنی بۆ ناوچەکانی دیمەشقیش بۆ ئەوەیە کە ئەو سەرچاوە ئاوایانش لەو ناوچانە کۆنتڕۆڵکە لەبەر ئەوەیە وەکو و چەند جارێک ئەگەر ئێمە بگەڕێنەوە تەنانەت هی ئەم ڕۆژانەی دوایی کە ئەم دەنگۆیانە بڵاوکرایەنەوە چەند جارێک لێدوانی لێپرسراوانی باڵای ئیسرائیلمان گوێی لێ بووە کە باس لەوە ئەکەن یان خوێندومانەتەوە باس لەوە ئەکەن کە ئەوان لەگەڵ ئەوەدان کە هێزەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان بمێننەوە لە ڕۆژاوە ئەو زۆر پشتیوانی هێزەکانی ڕۆژاوا بکەن و زۆر بە شێوازێکی باسییان لە بڵێن پێویستی بەهێزکردنی هێزەکانی سووریای بڵێن ئەکا هەسەدە هێزەکانی سووریای دیموکرات و ئەبینین لێدوانی بەرامبەریەکیش هەبوو تەنانەت لایەنەکانی هەسەدە یان لایەنەکانی سووریای دیموکراتیش بە هەمان شێواز بە تایبەتی ئەو تەسریحانەی دوایی ئیلهام کە باسی ئەوەی کردبوو کە ئێمە ئیسرائیل بەنسبەت ئێمەوە گرنگە و ئەو پشتیوانی ئەوان کە بۆ ئێمە ئەکەن کە گرنگە تەنانەت هەندێک ڕەخنەش
هەبوو لە لایەنی ئیسلامی لە هەرێمی کوردستانیش دەربارەی ئەو گوتانەی کە فەریق جەباریاوەر من پێم خۆش بوو دەربارەی باس کرد بە نزیکەی یەکەم جارە هێزیەکی کوردی یان کورد لە یەکێک لە پارچەکانی کوردستان بەو ڕاشکاویە لە بارەی ئیسرائیلەوە هەندێک قسەی دیاریکراو بکە و ئیسرائیلیش بەو ڕاشکاویە لەسەر ئاستی دەوڵەت وەزیری دەرەوە با بڵێین ئەوانەی دیکە لەبارەی کورد و گرنگی دروستبوونی جۆرێک لە هاوپەیمانی لە نێوان ئیسرائیل و کووردا قسە بکەن. تۆ خوێندنەوەیکی دیاریکراوت بۆ ئەم ڕاشکاویەی ئێستەی بینی ئیسرائیل و ڕۆژاوای کوردستان هەیە؟ طبعا پێشتر ئەو قسانە نەگوتراوە بە حەقیقەت لە زمانی کە هێشتا ڕژێمی ئەسەد لەسەر حکومڕانی بوو هیچ لێپرسراوێکی باڵای هەسەدە بەو شێوازە لێدوانی نەدابوو دەربارەی ئیسرائیل. بەڵام لێدوانەکانی لێپرسراوانی هەسەدە پاش ئەوەی لەلایەن حکومڕانی نوێی سووریا یعنی دەستەی تەحریری شام چەند جارێک بە تایبەتی لەو کاتانەی کە ئیسرائیل بڵێن بۆردومانی زۆری بنکە و بارەگاکانی پێشتری سوپای سووریا و عەمبارەکانی سووریای دەکرد و هێزەکانی هێنایە پێشەوە زۆر لێدوان هەیە لەلایەن لێپرسراوانی باڵای دەستەی تەحریری شام کە باسی ئەویان کرد ئێمە هیچ هەڕەشەیەک نین لەسەر ئاسایشی ئیسرائیل و ئێمە ئەمانەوێ لەگەڵ ئیسرائیلە بڵێن سنوورەکانمان هێمن بێ ئێمە هیچ تەماحەیەکمان لە ئیسرائیل نییە ئێمە نابینە هەڕەشەیەک و پشتیوانی هیچ لایەنێکی دژی ئیسرائیل ناکەین. یعنی ئەمان لەسەر بڵێن لێدوانەکان هین سەرۆکی حکوومەتەکەی کاتێکەکەی ئێستای سووریا بووە لەگەڵ وەزیری دەرەوەی بووە لەگەڵ چەند جارێک ئەحمەد شەرعیش بەو شێوازە بە کە ئەوان وایان گوت ئەو کاتە لایەنی بڵێن هەسەدە یان لێپرسراوانی باڵای هەسەدە ئیتر بە ئاشکرا بڵێن ڕێگایان بۆ کرایەوە کە ئەوانش باسی ئیسرائیل بکەن چونکە ئیسرائیلی زۆر لێدوانیدا لەسەر گرنگیدان بە پشتیوانی کردنی هەسەدا. یعنی لێدوانەکانی حکوومەتە نوێەکەی کاتیەکەی سووریا وای کرد ئەوانیش بە ئاشکرا بتوانن بەو شێوازە قسە بکەن هەر لەبەرەوەشە هەسەدە ئەبینێ هەر لەبەرەوەشە وڵاتانی عەرەبی پەیوەندیانەیە لەگەڵ ئیسرائیلە. ڕاستە یعنی نەحەقە گلەیەکی ئیسلامیانە لە هەسەدە بکرێت لە کورد لە ڕۆژاوای کوردستان نەگلەیەکی نەتەوەیانە لەلایەن عەرەبەکانەوە چونکە هەڵوێستەکان دیارن چۆن و چۆنین کەواتە بە کورتی فەریق جەباریاوەر یەکێک لەو شتانەی کە پێویستی مانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان ئەکات بە شتێکی بێ ئەملا ئەولا پەیوەستە بە ئەمنیەتی ئیسرائیل خۆیەوە کە هێشتان لە چوارچەوەی ناوچەکەیە لە چوارچەوەی پێشهاتەکانی دوای 7 ئۆکتۆبەر پێویستیەکی دیاریکراوی بە پشگیریەکی ئەمریکی هەیە. ئەمە یەک باسمان کرد. دوو چی لەبارەی داعشەوە خۆ وڵاتانی ڕۆژاوا و ئەمریکا بە تایبەتی بەردەوامەڵێ من لەگەڵ هێزەکانی هەسەدەیە لە کورد لە ڕۆژاوای کوردستان خەریکی بەرەنگاربوونەوەی تیرۆر و ئەگەری سەرهەڵدانەوەی داعشم ڕێگری لەوە ئەکەین. ئەم پرسە چی هەر بەڕاستی پرسی داعش ئەوەندە لاواز و یەکلا بۆتەوانێت کە ئەمریکا پاڵی لێباتەوە هێزەکانی لە عێراق لە سووریا لە شوێنی دیکەش بکشێنێتەوە؟ داعش طبعا بەپێی ئەو لێدوانانەی کە واقعیش وا یعنی بڵێن ئەی سەڵمێنێک هێشتا داعش ڕێکخراوێکی تیرۆریستی جیهانی مەترسیدارە یعنی مەترسیدارە بە شێوازێکی گشتی نەوکو لەسەر ئاسایشی سووریا یان عێراق یان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو مەترسیەکە لەسەر ئاسایشی ئەمریکا و وڵاتانی تر. ئەمەش بۆ ئەوەی کە بگەڕینە دواوە کەمێکی پێش ئێستا ئەبینین لە سەری ساڵ کۆمەڵێکی ڕوودا و ڕوویدا لە ئەمریکا ڕوویدا و لە وڵاتانی ئۆروپاش ڕوویدا هەندێک لەوانەی مەسەلەن یان بە تەقەکردن یان بەهۆی ئۆتۆمبیلەوە خەڵکێکی زۆریان شێلا لە کاتی بە تایبەتی کە بڵێن ئاهەنگیان ئەجێڕا لە سەری ساڵ و دەرئەکەوت ئەمانە زۆریان کەسێکن کە پەیوەندیان بۆ ڕێکخراوەتی دروستیەوە هەیە یاین لەبەرەوەی کێشەی ناوچەی ڕۆژئاوا
بۆ ئەم بابەتەی بڵێن پەرەسەندنی بڵێن کارە تیرۆریستەکانی داعش لەو خۆی ئەبینتەوە یەکەم سەرچاوەی سەرەتای دەوڵەتی بوونی دەوڵەتی ئیسلامی ینی ئیمارەتی ئیسلامی سەر بە داعش لە سووریاوە دەستی پێکرد ئەم جەدوایی هاتە عێراق یعنی سووریا ناوچەیەک بوو کە سەرچاوەی سەرهەڵدانی یەکەمین ئیمارەت بە ناوی ئیمارەتی شام و عێراقی هین داعش ئەوە یەکێکیان دووەم تا ئێستا داعش چالاکە لە هەندێک ناوچەی سووریا لە ناو نەبراوە ئەبینین پێش چەند ڕۆژێک فڕۆکە جەنگەکانی ئەمریکا چەند کەسێکی داعشیان لەو ناوچانە کوشت جگەل لەوەی لە بە هەمان شێواز لە عێراقیش چەند جارێک تا ئێستا فڕۆکە جەنگیەکان و بەر لە دوسێ ڕۆژیش بە هەمان شێواز فڕۆکەکانی بڵێن وڵاتانی هاوپەیمان و ئەمریکا بڵاویان کردەوە کە لە ناوچەکانی کەرکووک یان نزیک حەمرین مەجموعەیەکی فەرماندەی یان سەرکردەی داعشیان کوشتووە ناوکو لێرە ئەگەر بگەڕێنەوە بۆ هەندێک خەبەرش باس لە سۆمال کرا لە سۆمال مەجموعەیەکی داعشیان ینی کردە ئامانج و لەوێ ئەوانیان کوشت چونکە ئێستا داعش لە ناوچەکانی ئەفریقاش لەوێ کۆمەڵێکی وولایەتی هەیە لەو ناوچانە یعنی جگە لەوەی کە لە مەسر هەیە لە لیبیا هەیە لە سووریا هەیە لە عێراق هەیە لەو ناوچانە هەیە و ئەمانەی ناوی ناوە ویلایەت یعنی ئەمانە هێشتا داعش ڕاستە زۆر لاواز بووە بەڵام هێشتا چالاکی هەیە ئەمە خاڵی دوو خاڵی سێ بۆ ئەوەیە کێشەی ڕۆژاوە کە یەکەم کامپیکی لێ چەند جارێک ئێمە باسمان کردووە ئەو کامپە نزیکەی زیاتر لە 65,000 لە خێزان و بڵێن مناڵەکانی داعش ئەوانەی کە کوژراونیان ئەوانەی ئێستا لە زیندانن لە ناو ئەو کامپانە بە پێی هەندێک ئامار کە لەلایەنی دام و دەستگا ئەمنیەکانی نەتەوە یەکگرتوەکان بە تایبەتی کە پێشتر بڵاو کرایەوە پارەکە بە تایبەتی باس لەوە ئەکا ئەڵێ 30,000 کەسیان لەوانە ئێستا تەمەنیان لە گەنجەکانیان سەرووی 20 ساڵە کە ئەمانە هەموو گۆش کراون بە بیری داعش و دووەم هین وڵاتانێکی زۆرن هین وڵاتی زۆری ئۆروپاییان تێدایە هین وڵاتی زۆری عەرەبیان تایە هین عێراقیان تایە ئەو کامپە ئێستا وەکو بۆمبێکی تەوقیدکراو ناویە بەن زۆر و لەوێ ئەپارێزرێ لەلایەن هێزەکانی هەسەدەوە بە هاوکاری هێزەکانی ئەمریکا جگەل لەوەش زندانیەکیش لە ڕۆژئاوا هەیە نزیکەی 10,000 کەس لە سەرکردەکانی داعش و لە چەکدارەکانی داعشی تایە ئەمەش هەر بە هەمان شێواز وەکو بۆمبێکی تەوقید کراوە لەبەرەوەی گرنگی مانەوەی ئەمریکا و مانەوەی هێزەکانی هاوپەیمانان یان بەهێزکردنی هێزەکانیان لە ڕۆژئاوایە یاعین جگەل لە مەسەلەی ئەوە وتم سووریا بەنسبەت ئەمریکا و وڵاتانی ئەوروپا ئێستا ناوچەیەکی استراتیجیە پێشتر ئەوان ململانێکی تونیان هەبووە کە 50 ساڵ لە بەرەیەکی سووریا لە دەستی بەرەیەکی دش بەوان بووە ئێستا گۆڕاوە بەرەکە ئێستا گۆڕاوە ئەو بەرە نەماوە بە تەواوەتی لەوێ جگەل لە ئاسایشی ئیسرائیل جگەل لە بەرژەوەندیە باڵاکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا لەو ناوچانە بەرژەوەندی ئابوووریەکانیان لە ناوچەکانی ڕۆژهەڵات چونکەوان لە ئوردن هەیە ئەمانە زۆر گرنگن من زۆر ڕوونە ماوەی ڕابردوو تورکیا یعنی سەرباری هێرشەکانی هەندێک دەست پێشخەری یان پێشنیان زوانەی هەبوو گوایە بۆ نموناوەی کەمپی هۆل بدرێتە دەست تەحریری شام ئیدارەی نوێی دیمەشق بە لێکدانەوەی قودرەت توانای هەسەدە و توانای خودی ئیدارەی نوێی دیمەشق کارێکی لەو شێوەیە ئەکرێ سەربگرێ ئەکرێ هاوپەیمانان ئەمریکا بچنە ژێرباری بۆ ئەوەی هێزەکانی ئیدارەی نوێی شام بێنە ئەو ناوچانەوە کەمپی هۆلیش ئیدارەدانەکەی بدرێتە دەست ئەوانیان بەڕاستی بە هەسەدە و بە هاوپەیمانان نەبێ ئەو کەمپە خورسە بپارێزرێ بە هیچ شێوەیەک لەم کاتەی ئێستادا ئەمریکا و بە تایبەتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە ناشتن ژێرباری ئەو کە پاراستنی ئەو کەمپانە یان کەمپەکان تەسلیم بە هێزەکانی دەستەی تەحریری شام بکەن یان ئەو حکوومەتە ینی ئەو هێزانی سەر بەم حکوومەتە نوێ لەوێ چونکە وەکو باسم کرد تا ئێستا ئەم حکوومەتە نوێی کە ئێستا لە سووریادا هەیە
جێگومانە لەلایەن ئیسرائیلەوە لەلایەن وڵاتانی ئەوروپا و بە شێوازێکی گشتی لەلایەن ئەمریکاوە چونکە هەمویان ئەڵێن ئێمە چاودێری هەلومەرجی سووریا ئەکەین و چاودێری ئەم دەستە ئەەکەین کە دەسەڵاتی حکومڕانی بەدەست گرتووە لە سووریا تاقە ئەو وڵاتانەی کە ئێستا پەیوەندیەکی نەگەیشتۆتە ئاستی پەیوەندیەکی تەواو یان دانپێنان بەم حکومڕانیە نوێیە ئەوەیە کە هێشتا سعودیە چونکە ئەحمەد شەرع سەردانی سعودیە کرد و سعودیەش بە هەمان شێوە وەفدی خۆی نردووە بۆ ئەوێ لەگەڵ تورکیا یعنی ئەوانەی کە پەیوەندیان هەیە بە تایبەت ڕاستە وڵاتانی ئەوروپا زۆر لە وڵاتانی ئەوروپا فەڕەنسایە بریتانیایە ئەڵمانیا هەندێک نوێنەری خۆیان نرد ئەمریکاش وەکو نوێنەری دام و دەستگا ئەمنیەکانی نرد بۆ سووریا عێراقیش بە هەمان شێواز سەرۆکی دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراقی نرد بۆ سەردانی ئەوش پەیوەندی بە ئەمنی حدود ئەوانێ بەڵام ئەم حکومڕانیە بۆ ئاگاداری تا ئێستا دانپێنەنراو نییە لەلایەن هیچ وڵاتێکی دنیا نە وڵاتە عەرەبیەکان تا ئێستا بەڕەسمی دانیان ناوە بەم حکومڕانی نوێیە نە ئەمریکا دانی پێناوە نە هیچ وڵاتێکی دنیا وڵاتانە هێشتا ڕوونا یەکێک لە وڵاتانی کە زۆر چاوی لەوەیە تەحریری شام ئەحمەد شەرع لە دیمەشقەوە شتێکی دیاریکراوی بۆ بکات تایبەت بە کورد لە ڕۆژاوای کوردستان تورکیایە لە یەک دوو ڕۆژی ڕابردووش ئەحمەد شەرع لە تورکیا بوو پێدەچێ با بڵێن ماوەی ڕابردوو فشاری تورکیامان لەسەر ڕۆژاوای کوردستان بینی هێرشەکانمان بینی و دیارە لە شوێنێکی دیاریکراوە وەستاون قدرەتی چوونە پێشەوەیان نییە بۆی هەیە با بڵێن تورکیا فشارێکی دیاریکراو لە دیمەشق بکا بۆی بەشدار بێ لە هێرشکردن و کێشەی سەربازی و ئەمنی بۆ ڕۆژاوای کوردستان یان بەڕاستی دیمەشق لە دۆخێکان نییە بتوانێ خۆی تووشی سەرئێشەیەکی لەو شێوەی بکە بۆ تورکیا تا ئێستا بە هیچ دیاردەیەک نییە کە وەکو باسم کرد جارجار لێدوانە درێت لەلایەن ئەحمەد شەرعەوە یان لەلایەن سەرۆکی حکوومەتی بڵێن کاتی کە دیاری کراوە یان لەلایەن وەزیری دەرەوەی ئەوەی حکوومەتی کاتی یان وەزیری بەرگیریان ئەو ئەکەوتە قاڵەبی ئەوەی کە لە کاتی گفتوگۆداکردن لایەنی بەرامبەر هەندێک لێدوانی توند ئەدا بۆ ئەوەی کە لایەنەکەی تر بێنە ژێر ڕشێفەوە بەڵام هەتاکو ئێستا هیچ هەنگاوێک نییە لەلایەن حکوومەتی نێوە یان هیچ دیاردەیەک نییە یان نایبینی کە هەنگاوێکی وا بکەن خۆیان تووشی کێشە بکەن بێن پەلاماری ناوچەکانی ڕۆژاوا بدەن چونکە پەلاماری ناوچەکانی ڕۆژهاوایاندا یعنی پەلاماری بنکەکانی ئەمریکا و فڕەنسا و بریتانیا چونکە ئێستا ئەوەی کە زۆری پشتیوانی ئەو ناوچانە ئەکا بە تایبەتی ئەو سێ وڵاتان بە یەکەم ئەمریکایە دووەم فڕەنسایە سێهەم بریتانیا ئەوانەی کە زۆر زیاتر لە ڕۆژاوا پشتیوانی ئەکەن هەم لە ڕووی دوبلۆماسیەوە هەم لە بڕووی تەسریحی وڵاتەکانیانەوە لێدوانی بڵێ لێپرسراوە باڵەکانیانەوە هەم لە ڕووی سەربازیەوە لەبەرەوەیە من لەو قەناعەتە نیم کە بە هیچ شێوازێک ئەم حکوومەتە کاتیە نوێیە خۆی وا بکە کە تووشی کێشە بکە بە پەلاماردانی ڕۆژاوا ئەو دەیەوێت بگاتە ڕێکەوتنێک بگاتە ڕێکەوتنێک لەگەڵ ڕۆژاوا و دیارە بە حەقیقەت بڵێن دەسەڵاتی حکومڕانی هەم مەدەنی و هەم سەربازی لە ڕۆژاوا زۆر بە جوانی مامەڵە لەگەڵ ئەم هەلومەرجە نوێ دەکەن و بە شێوازێکی زۆر نەرم لێدوان دەکەن و زۆر بە خۆیان نانەوێت تووشی شەڕێ بکەنیان تووشی ململانیە بکەن لەگەڵ حکومڕانی نوێ کە لە سووریادا بەریق جەباریاوەر تۆ بە لێکدانەوەت بۆ هێرشەکانی ڕابردووی تورکیا و گروپە چەکدارەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان فشارە زۆرەکانی لێدوانە توندەکانی هەر بەڕاستی لە ڕۆژاوای کوردستان لە سووریا تورکیا توانی شتێکی دیاری کرا و چنگ بخە خۆی هێرشەکە گروپە چەکدارەکانی نزیک لە خۆی هێرشەکەن و زۆر جاریش فشار لەسەر دیمەشقەکە بۆی ئەویش بێتە ناو چوارچێوی فشارەکانەوە ئەتوانێت شتێکی دیاری کرا و چنگ بخە من ئەی بەستمەوە بە هەنگاوێکەوە کە ئەمڕۆ جێبەجێکراویش ئەفرینە ئەفرین بە تەواتی لە هێزەکان و گروپەکانی با بڵێن تورکیا با بڵێن سندرایەوە وەیتر
گروپەکانی سەر بە ئیدارەی نوێی سووریا دیمەشق چوونە ئەفرینەوە ئیتر وردە وردە هەست ناکەی ویستەکانی تورکیا لە سووریا و ڕۆژاوای کوردستان تایبەت بە کورد شتی تر ناڵێم تایبەت بە کورد سەریکە هیچ خەریکە هیچی وای سەر ناگرێ بێگومان هەرچی تورکیا کردی و فشاری هێنا پێش ڕوخانی بەشار و خۆی ئەو پێشتر ئەیویست لەگەڵ بەشارە ڕێکەوی لەسەر ئەم بابەتە چەندەها جار داوەتی بەشاری کرد کە بێت سەردانی تورکیا بکە بۆ ئەوەیە کە لەگەڵ بەشارە ڕێکەوێ چەند جارێک بەیەکەوە لەگەڵ بەشار و لەگەڵ ئێرانە بە تایبەتی دایانویست پێکەوە دانیشن بۆ ئەم بابەتە ینی بۆ هەماهەنگی ئەمنی و بۆ ئەو بابەتە بەڵام ئەوە نەبوو دوای ئەو هەلومەرجێش کە هات بەسەر سووریا هەوڵێکی زۆریدا هەم بە هاندانی ئەو گروپانەی کە سەر بە تورکیان بۆ پەلاماردانی ئەو ناوچانن بەڵام ئەو گروپانش نەیان توانی ئەو ئامانجانەی کە تورکیا ئەیویست جێبەجێ بکە ئەوان جێبەجێ بکەن بەڵکو زەرمەند بوون لەوەیە ناوچەیەکی زۆریان لەدەستدا زیاتر هێزەکانی سووریا دیموکرات و هێزەکانی هەسەدە زیاتر چوونە پێشەوە تەنانەت سڕڕای ئەوەی کە فشارەکانی تورکیا نەوەکو بەس بە هێرشکردن بەڵکو بە هێرشکردن بۆ سەر مەسەرەن ئەو ناوچانەی کە سەرچاوی ئاو بوون ینی بڵێن ئاوی پاک بوون بۆ شار و گوندەکان سەرچاوی ئەوەی دابینکردنی کەهرەبا بوون بۆ ناوچەکان بەڵام خۆڕاگری خەڵکی ڕۆژاوە و ئازایەتی بێنمونەیی بڵێن هێزەکانی سووریا دیموکرات و هێزەکانی هەسەدا و ئەو پلانانەی کە دایان دەنا بە شێوازێکی زۆر گونجاو هەم بۆ پاراستنی خۆیان و هەم بۆ ڕاودونانی ئەو هێرشبەرانەی کە لەو ناوچانە بوون کە سەرکەوتنەکە بۆ هێزەکانی سووریای دیموکرات و هەسەدە بوو بە تایبەتی کە گەیشتە حاڵەتێک تورکیا ئەبینی تەنانەت فڕۆکە بێفڕۆکە ئەوانەکانی بێرەقداری هیچ توانایەکی نەما بەرامبەر ڕۆکێتەکانی هێزەکانی سووریای دیموکرات یان بنکەکانیش پارێزراو نەبوون بەرامبەر ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانەی کە دروست ئەکران لەلایەن هەسەدەوە لەبەرەوە بە حەقیقەت هیچی دەست نەکەوت و لەو بڕوایەدا ئێستش ئەمڕۆ هەندێک ئەگەر ئێوە بڵێن بە دوواداچوونەکەن بۆ هەواڵەکان ئێستش بە هەندێک هەواڵ بڵاوەکەنەوە کە ئەوان لەگەڵ ئەحمەد شەرع ڕێکەوتون بۆ دروستکردنی دوو بنکەی سەربازی لە سووریا تەنانەت باس لەوە دەکا کە دوو بنکە سەربازیەکە فڕۆکەخانەی جەنگی تێدا دەبێت و نزیکەی 6 فڕۆکەی F-16 ئەنێرین بۆ سووریا بەڵام یعنی تورکیاش با ئەوەش بزانین کە ڕاستە ئەو ململانێکی توندی هەبوو لەگەڵ بڵێن ئەو هێزانەی سووریای دیموکرات و تۆمەتباری ئەکردن کە ئەوانە لەلایەن پێکێکەوە پشتیوانی ئەکرێن زۆر جارێت تۆمەتباریەکردن کە ئەوان پەیوەندیان بە ئێرانەوە هەیە تەنانەت ئەو فڕۆکەی بێفڕۆکەوانانە لە ئێرانەوە بەڵام وەکو باسم کرد لێدوانەکانی لێپرسراوانی باڵای هەسەدە بە حەقیقەت ئەوەندە بە جوانی مامەڵا هەم لەگەڵ هەلومەرجی شەڕ و جەنگە ئایان کرد و ململانیەکانیش ئایان کرد هەم لەگەڵ لێدوانەکان کە ئەوان وتیان زۆر و نەفەری جەباریاوە لە عێراقیش بکەین ڕاستیەکەی قسەیەکەیە کە دیارە ڕێکەوتنی دیاریکراو لە بینی عێراق و ئەمریکا هەیە بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بەڵام قسەیەکی شەیە لەبارەیەوەی کە لە دوای کەوتنی ئەسەد و ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبەر وانە ئیتر پێدەچی عێراقیەکانیش ڕەیان لەبارەی ئەگەری کشانەوەی ئەمریکاوە گۆڕابێ شتی وا هەیە یان نا ئایندەی بوونی ئەمریکی لە عێراق بەرەوچۆ ئەگا کە من ئەڵێم عێراق تکایە باسی هەرێمی کوردستانیشم بۆ بکە دیارە بەپێی ئەو ڕێکەوتنی هەیە کا بینێ سەر ڕێکەوتنەکە طبعاً دوو جۆر ڕێکەوتن هەیە ڕێکەوتنێک هەیە لە نێوانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمان چونکە ئەمریکا خۆی سەرکردایەتی نزیکەی زیاتر لە 7 وڵاتی هاوپەیمانەکە لەو کاتێک کە دروست بوو لە مانگی هەشتی ساڵی 2014 بۆ شەڕی داعش دروست بوو یعنی ئەو هاوپەیمانێتیە
بۆ مەبەستێک دروست بوو کە مەبەستی شەڕی داعش بوو و بەهۆی ئەوە هاتن بۆ عێراق بە پێی ڕێکەوتن هاتن بۆ عێراق یعنی ڕێکەوتنێکیان هەبوو بۆ ئەوەی هێزەکانی ئەو وڵاتانە فڕۆکە جەنگیەکانیان لە ئاسمان ڕاوێژکارە سەربازیەکانیان هی ئەو وڵاتانەی هاوپەیمان کە وڵاتێکی وەکو باسم کرد زیاتر لە 7 وڵات بوون ئەوانە هاتبوون بە سەرکردایەتی ئەمریکا ئەمە ڕێکەوتنێکی ئەمە لایەکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمریکا خۆی ڕێکەوتنێکی استراتیژی ئیتاری استراتیژی لەگەڵ عێراق هەیە ئەو ڕێکەوتنی ئێستاری استراتیژی لە زمانی مستەفای کاظمیە لە ئەتوانین بیجەڕینەوە بۆ زمانی دکتۆر نووری مالیکیە لە ساڵی 2011 لەو کاتەی کە بڵێن هێزەکانی پیان نەگوت فرڕەگەز لە عێراقا بە یەکجارێکی کشانەوە ڕێکەوتنێک دروست بوو کە پیان نەگوت ئیتاری استراتیژی بدایەی ڕێکەوتنی ئیتاری استراتیژی لە نێوانی حکوومەتی عێراق و لە نێوانی ئەمریکا دوایی بڵێن لە کابینەی مستەفای کاظمی ئەم ڕێکەوتنەش بە هەمان شێواز ئیمزا کرا و دوایی لە حکوومەتەکەی ئێستش محەممەد شایع سوودانی ئەمە ڕێکەوتنێکی کە ئیمزا کراوە ڕێکەوتنێکی تایبەتە لە نێوانی عێراق و لە نێوانی ئەمریکا ئەم ڕێکەوتنە کۆمەڵێکی بابەت لە خۆی ئەگرێ بابەتی ئابووریە دیبلۆماسیە سەقافیە تعلیمیە مەجای نەوت و بەرهەمهێنان و فرۆشتنی نەوت و ئەو شتانەیە جگە لەوەش مەسلەی ئەمنی و مەسلەی سەربازی تێدایە یعنی بە پێی ئەو ڕێکەوتنە سونائیە یان دوانەیە لە نێوانی ئەمریکا و لە نێوانی عێراقدا عێراق پشت ئەبەستێ بە ئەمریکا لە ڕووی ڕاوێژکاری سەربازیەوە لە ڕووی کڕینی چەک و تەقەمەنیەوە لە ڕووی هاوکاریکردنی عێراقەوە لە مەشقا لە هەموو شتەکانی ترە ئەمە یەکێکان ئەمە هەیە بەردەوامە لەگەڵ ئەمریکا بەڵام ئەم ڕێکەوتنەی لەگەڵ وڵاتانی هاوپەیمانانی شەڕی دژی داعش ئەوان ڕێککەوتون بە هەنگاو مەسەڵەن تا مانگی نۆی ئەم ساڵ 2025 هێزەکانیان لە عێراق هەمووی نەمێنێ کۆ بکرێتەوە لەکوێ هەندێکی ئەڕوا بۆ سووریا ئەبینی ئێستا ڕۆژانە ئەو هێزانەی کە لە عێراق دەڕۆن ئەم هێزانەی کە ئەمریکا لە عێراقا بەرەو سووریا ئەڕوا بە خۆیان و چەک و تەقەمەنیان ئەڕۆن لە سووریا جێگیرە بن یعنی کە لێرەکەم ئەبنەوە لە سووریا جێگیرە بن ئەوە یەکێکیان دووەمیان خۆیان اتیفاقەکان وایە کە تا کۆتایی 2026 لە کوردستان ئەمێنن بنکەکانیان لە کوردستان بۆ ئەوەی بۆچ ئەمێنن مەبەستەکەیان پشتیوانیکردنی ڕۆژاوایە و پشتیوانیکردنی سووریا چونکە لەوێەوە ئەتوانن هێزەکانیان بنێنن بۆ ئەوێ بەڵام لە دوای ساڵی 2026 عێراق ئەبێتە ڕێکەوتنێکی لەگەڵ زۆری لە وڵاتانەی هاوپەیمانەتی هەیە یعنی ڕێکەوتنی دوانە مەسەڵەن لەگەڵ بریتانیا هەیەی لەگەڵ فەڕەنسا هەیەی لەگەڵ ئیتاڵیا لەگەڵ ئەڵمانیا یعنی بە هەمان شێواز ئەو وڵاتانە بەردەوامە بنڕوونە وڵا فەریق کاتم زۆر کەمماوە بەڵام ئەمڕۆ پرسێکی دیاریکراوە هەبوو دڵنیام ئاگاد لێتی یەک جاریشان هەر لە زوومی ئێمەوە باسمان کرد شاندێک بوون چوو بوون بۆ بەغداد ئەم مەسلەی خاننشینی و پێشمەرگانە کە بەشێکیان ڕاستیەکەی خاننشینیەکەیان موچەکانیان زۆر کەمە بێتەوە ئەمڕۆ ئەوەمان بینی بەشێکی باش لە خاننشینەکان موچەکانیان زۆر کەم بۆتەوە ئەو پرسە بۆ وای لێهاو بۆچی چارەسەر نەکرا کێی گرتوۆتەوە بۆچی وایە بە کورتی سپاس دەکەم بەڵێ خۆی طبعاً جارێک ترش وازم لەگەڵ ئێوە و لەگەڵ زۆری کەناڵی ترە باسی ئەو کێشەکرا ئەوە بوو ئەو کاتە کە موچەکانی هەموو فەرمانبەرانی هەرێم هاوتا کرایەوە لەگەڵ عێراقا بە پێی ئەو یاسایی بە تایبەتی خانەنشینان بە پێی ئەو یاسایی یەکگرتووی عێراق کێشەیەک ئەبوو کە مجموعەیەکی ئەفسەر هەیە یعنی مجموعەیەکی ئەفسەر هەیە ئەگەر بە پێی ئەو یاسایە موچەیان بۆ خەرج بکرێ موچەکەیان کەمە بێتەوە لەبەرەوەی وەزارەتی پێشمەرگە ئەو بابەتەی ڕاگرت یعنی ئەوانەی بڵێن موچەی هێزەکانی پێشمەرگە بە تایبەتی ئەفسەرانی هێزەکانی پێشمەرگە هاوتا نەکرا بۆی بگەنە چارەسەرێک بۆ ئەم بابەتە بە پێی ئەوەی کە باس ئەکرا هۆکارەکەی ئەگەڕایەوە بۆ کۆمەڵێکی بابەت یەکێکیان ئەگەڕایە بۆ مەسەلەی موچەی بنەڕەتی کە ڕاتبی ئیسمیە لە خشتی موچەیە ئەو کۆمەڵە ئەفسەرە بڵێن موچەی بنەڕەتیان کە ڕۆڵێکی گەورەی ئەبێ لە دیاریکردنی موچەی خانەنشینی کەمە لە کوردستان یعنی بە پێی ئەو خشتەی موچەکە هەیە لە هەرێمی کوردستان کەمە ئەوە یەک دووەم جیاوازیەکە بوو لە نێوانی
دەرماڵەکان کە حسابەکران بەتایبەتی بۆ ئەفسەران مەسەران ئەوەی بەتایبەتی خوێندن جیاوازیکی زۆر هەیە ئەوەی عێراق کەمترە لەوەی هەرێم چونکە لە ئەوەی هەرێم زۆرتر بوو ئەوانەی کە ئەدران بۆ دەرماڵی بڵێن پلەی زانستی یان پلەی خوێندن بڕیار وا بوو ئەم کێشەیە چارەسەر بکرێ بەڵام دیارە کە ئەم مانگا ئەو موچەیە ئەدرا زۆرێک لەو ئەفسەرانە بەداخەوە کە ئەبینین موچەکانی هەندێکیان هاتوتە سەر نیوە من گوێم لە لێدوانێکی بڵێن بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی پێشمەرگەیە کە ئەڵێ ئێمە ئەم کێشەیە چارەسەرەکەین یعنی وەکو من گوێم لێ بوو هەم خوێنمەوە و گوێم لێ بوو کە ئەڵێ ئەمە ئەم کێشەیە چارەسەرەکەین تێک نەگەیشتنێک هەبووە لە نێوانی دام و دەستگاکانی خانەنشینی پێشمەرگە و ئی گشتی لە هەرێمی کوردستان بۆ ئامادەکردنی خشتەکانی لیستی موچەی ئەو ئەفسەرانە بەڵێنیان داوە بۆ مانگەکانی داهاتوو ئەم کێشەیە چارەسەر بکەن و وەکو من گوێم لێ بوو یعنی وەکو من گوێم لێ بوو ئیتر باشتر وایەشە بە حەقیقەت پرسیار لە پرسراوانی باڵای دام و دەستگای خانەنشینی هەم وەزارەتی دارایی هەم هی پێشمەرگە بکرێ بۆ ئەم دەربارەی ئەم بابەتە. سپاس دەکەم من فەریق جەباریاوەرە میداری گشتی پێشووی وەزارەتی پێشمەرگەی کوردستان و بە دڵنیاییەوە شارەزایەکی زۆر باشی سەربازی گەلێک سوپاس لە سلێمانیەوە لەگەڵ مابووی دەستت خۆش بێت.